زۆر باشە دیارە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانەوانەی کە نیازی بە جێهێنانی فەریزەی حەجیان هەیە چاوەڕێن بزانن کەی دەتوانن دەست بکەن بە ناونووسین و مەرجەکان چی دەبێت لەگەڵ بەڕێز شێخ نیاز ڕاغب نەقشبەندی بەڕێوەبەری گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان لە هەولێرەوە گفتوگۆ دەکەم. مامۆستا زۆر بەخێر بێ بۆ کوردستان 24 مامۆستا کەی دەست دەکەن بە ناونووسین و چەند ڕۆژ بە ناونووسین بەردەوام دەبێت؟ زۆر سپاس بۆ جنابتان و سڵاو لە جنابیشت و لە بینەرانی کەناڵی 24 هیوای ڕۆژێکی خۆش و کاتێش خۆش بە هەموو لایەک دەخوازم. وەکو جنابتان ئاماژەتان پێداوە لە ئەمڕۆ لە کۆنگرە ڕۆژنامەکەش ڕامانگەیاند لە 15 2023 واتە لە ڕۆژی یەکشەمەی داهاتووەوە بنکەکانی دابشکردنی یان پڕکردنەوەی فۆرمی ناونووسینی هاوڵاتیان بۆ بەشدارەکردن تیرۆپشتی حەز بۆ ساڵ 2024 بەردەست دەبێت و ئەو شوێنانێکە لە کۆنگرە ڕۆژنامانەکە ئاماژەمان پێدا ئەو ناوەندانە ئامادە دەبن بۆەوەی هاوڵاتیان بتوانن سەردانیان بکەن لە 15 لە ڕۆژی یەکشەممەی داهاتوو بەردەوام دێ بۆ ماوەی 12 ڕۆژ واتە 2 هەفتە بەپڕی دەکات لە دوای ئەو 12 ڕۆژە کۆتایی پێدێت لە 15 مانگ دەست پێ دەکات واتە ڕۆژی 27 مانگ ئاخر ڕۆژ دەبێت بۆ پڕکردنەوەی فۆرمی ناونووسین بۆ پرۆسەی تیرۆپشتی حەزی 2024. زۆر باشە کەواتە با بزانین کێن ئەوانەی کە دەتوانن فۆرم پڕ بکەنەوە مەرجەکانتان چین؟ مەرجمان ئەوەیە ئەو کەسێک کە فۆرم پڕ دەکاتەوە پێویستە دانیشتووی هەرێمی کوردستان بیت و تەمەنی سەروی 18 ساڵ بەسەرەوە بێت ینی هەرچەند تەمەنی زیاتر بێ مشکلەمان نییە بەڵام بە گوێرەی یاسا و ڕێساکانی سعودیە ئەو کەسە ڤیزای پێدەدرێت لە دەرەوەی سعودیەکە تەمەنی 18 ساڵ و بەسەرەوە بێت بۆی ئەو کەسە دەتوانێت فۆرم پڕ بکاتەوە وەکو ئاماژەم پێدا و دانیشتووی هەرێمی کوردستان بێت و ئەو کەسە پێویستە لە سنووری جوگرافیای خۆی فۆرم پڕ بکاتەوە چونکە بە گوێرەی دابشکاری پشتی حەز بۆ هەر پارێزگایەک لە سەرانسەری عێراق دیاری کراوە بۆ هەرێمی کوردستانیش لەسەر ئاستی پارێزگاکان دیاری کراوە هەر کەسێک بە گوێرەی ئەوەی کە لەو چەند ڕۆژەی ڕابردوو بە نووسراوی ڕسمی لەلایەن دەستەی باڵای حەج و عومرەی عێراقی نووسراوان بەدەست گەیشتووە وەکو ساڵی ڕابردوو پشتی حاجیانی هەرێمی کوردستان لە میانەی 33,000 حاجی عێراق بریتیە لە 4,685 پشک ینی 4,685 حاجی هەرێمی کوردستان بۆ ساڵی 2024 حەز دەکا تا ئەو لەحزەیە کەسە لەگەڵ جنابتان دەکەن ئەوە پشکەکەی ئێمەیە ئیتر ساڵی واشە بووە لە دەرفەتێکیان لە وەختێک سعودیە پشتی هەندێک لە وڵاتانی زیاد کرد بەڵام ئەوەی کە ئێستا هەیە پشتی هەرێمی کوردستان بریتیە لە 4,685 کەس. زۆر باشە مامۆستا ئەوانەی کە ساڵانی ڕابردوو فۆرمیان پڕ کردوتەوە و ناویان نەهاتوۆتەوە ئەم ساڵ دەتوانن جارێکی دیکە داواکاری پێشکەش بکەنەوە یاخود ئەوانە خۆیان ئامادەن بۆ ئەوەی کە جارێکی دیکە بڕۆنەوە ناو تیر و پشکەکان پێویستەکە جارێکی دیکە فۆرم پڕ بکەنەوە؟ ئەوانەی لە ساڵی 2017 ناوی خۆیان تۆمار کردیە ئەو وەختە نزیکەی 65,000 فۆرم بوو بە ژمارەی 85,000 هاوڵات تقریبا بۆ چەند ساڵێک تیری پشک لەو فۆرمانە ئەنجام درا ساڵی ڕابردوو ئاخر پشک بووی ئەو 2017کە لە 2019 ئەوانە بۆ چەند ساڵێک تیری پشیان لێ ئەنجام درا بوو ئێستا ئەو فۆرمانەی تر کەماونەتەوە ژماریان 37,000 کەسرێک دەبیت ئەوانە لە بەردەستی ئێمە مەحفوظن بۆیە ئەوانەیە کە لە ساڵ 2017 ناوی خۆیان تۆمارکردێ پێویست بەوە ناکات خۆیان ئەزێر بدەن سەردانووسینەکانی ئێمە نەکەن پێویست بە ناونووسین ناکات زارێشتر چونکە ئەوان ئۆتۆماتیکی خۆیان فۆرمەکانیان لە ئێمە مەحفوظە و داتاکانیان و بەیاناتەکانیان هەمووی لە سیستەمدایە ئەو وەختەی کە پرۆسەی توری پشک ناوانەی کە ئاماژەت پێکرد ئەوانەی سەر دەخرێن ناتو پشت بەڵێ ئەو ناوانە ینی هەمویان زیندون لە ژیان داماون چونکە خۆت گوتت لە ساڵی 2017 ینی ئەو فۆرمانە پڕکراونەتەوە ئەو 37,000 کە باست کرد هەمویان لە ژیان داماون یاخودەوە تەنیا فۆرمەکان لە لاتانە نازانن ژمارەیان چەندە؟
نا حتما هەمویان لە ژیاندا نەماون ئەوجا ئەگەر دیقەت بدەن ئێمە لە ڕێنمایەکانی ئەو ساڵمان داهاتووە دەڵێن هەر کەسێک کە ناوی دەردەچێت لە تیر و پشک ئەگەر لە ژیاندا نەمابێت یانیش بە هەر هۆکارێک مەسەن بە تەمەندا چوو بی یان نەخۆش بوو بیت نەتوانێت گەشت بکات ئەو کەسە پشکەکەی دەفەوتێت یعنی ئەوە نییە کەسێک تر بێتە شوێنی ساڵیان پێشتر یان تەنازول بکە یان میراتگرەکەی بێتە شوێن ئەوە دەفەوتێت ینی هەر کەسێک ئەگەر ناوی دەرچوو لە قورعات لە کۆنەکان چ لەوانی ئەو ساڵکە لە نوێ ناوی خۆیان دەنووسن ئەوانە دەبێت سەفەر بکەن ئەگەر لە ژیان نەمابوو یانش بە هەر هۆکارە نێتوان سەفەر بکات یەکسەر نەفەری دوای ئەو یعنی یەدەجی پشت ئەو لەو مەسەن لە ڕقم 100 دەڕوا لە بۆ 101 نەفەری دوای ئەو دێتە شوێنی ئەو و حتما ژمارەش زۆر یەدەجیش ڕادەشێشێت بە یەدەکان پڕ دەکرێتەوە ینی ئەوە نییە بڵێ کەسێک ئەگەر ناوی دەرچوو تەواو ئەگە خۆشی نەڕوا دەتوانین بۆ ساڵێکتر هەریگریان ئەگە خۆی نەڕوا دەتوانین تەنازل بۆ کچی بکە بۆ کوڕی بکە بۆ پیاوەکەی بکە نازان بۆ شێ بکەیان ئەگەر مردی بێت میراتگرێتی بێتە شوێن میراتگرێک بێتە شوێنی ئەو ساڵ جێبەجێ ناکرێت زۆر باشە مامۆستا ئەدی تێچووی حەج چۆن خۆش ئاماژە پێ ئافم کە ئاماژە بەوەش بکەم شتێکی زۆر مهمە ئەوانەی ساڵی 2017 ناویان تۆمار کردەوە فۆرمەکانیان ئێستا لای ئێمە مایە ڕێژەی 160مان دەدەینە ئەوان لە تیر و پشک یعنی کاتێک کە تیر و پشک دەکەین ڕێژەی 160 لە بۆ ئەوان دەڕواتەوە ئەوان لە نوێوە تۆمار دەکەن ئەو ساڵ ئەوان ڕێژەی 140 پێک دێن یعنی ئەگەر 100 حاجیمان دەڕوات 140 لەوانەیە کە لە نوێیەکان ئەو ساڵ ناوی خۆیان تۆمار دەکەن و 160یان لەوانەیە کە لە سای 2017 ناوی خۆیان تۆمار مامۆستا ساڵی داهاتوو شەڕوا بێت چونکە ئاماژەتان پێکرد ساڵی داهاتوو ینی لە ڕێگەی ئۆنلاینەوە فۆرم پڕ دەکرێتەوە ئەوانی 2017 هەر بەردەوام دەبن یاخودی کۆتایی پێدێ ئەم ساڵ نەخێر ئەوانەی ینی لەگەڵ تیر و پشکمان ئەنجامدا ئەو ساڵ هەموو داتایەکان و هەموو بەیاناتەکان لای ئێمە سفر دەبیتەوە لەبەر ئەوەی بەڕاستی ئێمە ماوەی ساڵێک زیاترە لە هەوڵی ئەوە داینە بە حەج لە هەرێمی کوردستان بکەین سیستەمی ئۆنلاین بە سوپاس گوزاریەوە بەڕێوەبەرایەتی تەکنەلۆژیا و زانیاری لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران زۆرمان دیبوون بۆ ئامادەکردنی ئەو سیستەمە تقریبەن لە کۆتاییەکان دابوون بەس لەبەر ئەوەی وەکوتم عەرەبستانی سعودیە ئامادەکاریەکانی پێش خست و دەستەی باڵا حەج عومرە عێراقیش زەختی دەکردەوە کە ئامادەکاریەکان زووتر جێبەجێ بکرێت ئەمە ناومان حازر نەبوو هەندێک ئامادەکاریان مابوو تەکنەلۆژیای زانیاری ئێمە سەبرمان لەسەریان نەگرت بۆی ئیشەکە تەواو بکەن بە شێوەیە کلاسیک ویستمان ئیشەکە ئەو ساڵیش بڕۆینین بۆ ئەوەی دوانەکەین لە پرۆسەکە ئەجینا ئینشاءالله بە دڵنیاییەوە بۆ ساڵی ئایندا سیستەمی حەج لە هەرێمی کوردستان لەسەر دەستی تەکنەلۆژیای زانیاری دەبێتە سیستەمی ئۆنلاین هاوڵاتی لە ماڵی خۆی دابنیشی ناوی خۆی تۆمار بکە و تەڵەب تەقدیم بکە بۆ بەشداریکردن لە پرۆسەی حەج ئەوجا کاتێک کە دەکەینە سیستەمی ئۆنلاین ساڵانە لە نوێوە دەنووسرێتەوە ینی ئەوە نییە بۆ جارێک بنووسین ناوەکان هەر بژێرێت بەردەوام ئەپدەیت دەکرێتەوە بەردەوام ناوەکان دەنووسێت بێگومانەوە شکارەسانیەکی زۆر دەبێت بۆ هاوڵاتیان زۆر سپاس دەکەم بەڕێز شێخ نیاز ڕاغب نەقشبەندی بەڕێوەبەری گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان